زۆربەی ئەو پەرلەماناتانەی کە من بۆ خۆم هەوڵم داوە لە مەسەلەی جینۆساید لەگەڵ هاوڕێکانمانە ئیش بکەین و پەرلەمان لەسەر ناساندنی جینۆسایدی کورد پەرلەماناتی دنیایشکا زۆر ئیش ینی تەرکیزیان لەسەر مەسەلەی بەرژەوەندی هاوبەش کردوێتەوە و لە ڕاستیدا ئەوانەی ئۆپۆزیسیۆنن پشتیوانن بەڵام کە ئەبن بە دەسەڵات هاوسۆز نابن لەگەڵ پرسەکەیتەوە. ئەم بابەتانە بۆ من لە ڕاستیدا جێگەی بایەغ بوون و کە چوومە پەرلەمانی کوردستان سەیری کتێبخانەی پەرلەمانم کرد ئەرشیفی خودی پەرلەمانتارەکانی تیانە بڕواتان هەبێت جگە لە تارق جانباز و یەک کەسی تر کتێبی هەبوو لەسەر پەرلەمان لە ماوەی 3 خولی ڕابردوودا من 3 کتێبم نەبینی بۆیە وتم ئەمە بۆشایەتی گەورەیە هەر بەجددیش کتێبخانەی کوردی لە مەسلەی پرسی پەرلەمان نوێنەرایەتیکردنی گەل و لە پرسی یاسادانان سەقافەی یاسایی هەموو ئەوانە زۆر زەعیفە بۆیە زۆر گرنگە ئەوانەی کە لە پێشتر لە پەرلەمان بوون ئەوانەی ئێستا لە پەرلەمانن لە ڕاستیدا بەردێکە خەنە سەر بەردێک ئەگەر بێت و ڕووداوەکانی کە خۆیان لەگەڵانە معایشەیان کردووە مسایرەیان کردووە کار بکەن. لە سەروەختی مەسەلەی هەموارکردنەوەی پرۆژەی دەستور بوو جەنابی مام جەلالمان بینی لە بینە سپیەکەی مەکتەبی سیاسی کە یەکەم کۆبوونەوەی لەگەڵ کردین ئەمە هەر بۆ زانیاری ئێڵێم بۆ ئەوەی مام جەلال زۆر مەدحی کاری پەرلەمانی کردووە مەسەلەی سیستەمی پەرلەمانی زۆر بەلاوە گرنگ بوو تەنانەت پێوتن ئەگەر بەخواستی خۆم بوومایە حەزمە کرد مەندوو بم مەندوو واتە نوێنەر ئیتر ڕئیس جمهوریش دیارە هەر مەندوو بە بەڵام پێ ئەچێت لەوێدا بۆ تەشویقکردنی ئێمە ئەوەی وتبێ. من سەبارەت بە ناوەڕۆکی ئەم کتێبە زۆر قسە ناکەم بەڵام ئەوەندەی هەیە بێسەرێشە نەبووە سەردانەکانمان بۆ ڕۆژ ئاوای کوردستان بۆ کۆبانێ بۆ باکووری کوردستان تەنانەت بۆ قەندیل بۆ ئەو یادداشت و نووسراوانەی کە بۆ ئەعدامی ڕۆژهەڵات و پرسی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵک کۆڕ و کۆبوونەوە هەبوو لە ناو پەرلەمانی ئەوروپا بۆ ڕۆژی دیارتر وەزیری خارجی ئێران وەزیری خارجی تورکیا هاتن و ڕوبەڕووبوونەوە دروستە بووانە بۆ من هیچێکە لەو وێزگانە بێسەرێشە نەبوون بەڵام زیاتر بەهێزیان نەکردم چونکە لەسەر ئاسی سەفیری وڵاتان هەندێک هەواڵ لە ڕووی سیاسیەوە لێرە ئاگاییان هەیە بەڕاستەوە خۆی سکاڵامان لەسەرەکە ئەوە بۆ من لە ڕاستیدا افتیخار بووە ئەو حزبەشی ئیشم تیا کردووە ینی ئەتوانم بڵم فەزایەکی تیا هەبووە بۆ ئەوی بتوانم جۆرێک لە ئازادیم هەبێ لەگەڵ هاوڕێکانمانە لەو مەجالانە